خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەتتان لەگەڵ هاوکارم کاک شوان هیواخوازین کە ئەمڕۆ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزامەندی ئەوەی عزیز بێت و ئەمڕۆژ کۆتا ڕۆژی ڕەمەزانە ئینشاءڵڵا خوای گەورە تاعەت و ڕۆژی هەموو لایەکمان قبول کرد بێت و ئەم ڕەمەزانەی کرد بێتە هێوێنی ئاشتەوایی و تەبایی بۆ هەموو گەلی مسلمانان ئینشاءڵڵا. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و تاعات و عیبادەتتان قبول بێ وەروەها توانم بڵێم ئەمڕۆ ڕۆژێکە بەری و ڕنج و ماندووبوونی یەک مانگ وەهیلاکی و عیبادەت بەرەو کۆتایی دەڕێ هیوادارین ئەم مانگە دەرفەتێک بوو بێ وەروەها خۆزگەمان بەوانەی کەوا توانیویانە لە مانگەیە کۆڵی باشی خۆیان بکەن دەستێکی باش بۆشێنن لە عیبادەت لە خێر و سەدەقەکردن لە ڕازیکردنی دڵی خوای گەورە و وەروەها ڕازیکردنی بەندەکانیشی ئایزان لە تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ جەخت لەسەرەوە دەکەینەوە بەرە جەژنانە بزانین ڕۆڵی خانمانە دەزانین لە کۆمەلگای کوردیا خانمان ئەتوانم بڵێم ماندووترین کەسانە بن لە ڕۆژی جەژنان نەک هەر ئەم جەژنەش لە زۆربەی بۆنەکانی تر ئەتوانین بڵێن خانمان زۆر پشکی شێریان بەردەکەوێت لە ماندووبوونە قسە لەسەر ڕۆڵی خانمان ئەو ئەرک و ئەو ماندووبوون و ئەو هیلاکی کەوا بەتایبەت لە بۆنەکان و بەتایبەتیش لە جەژنەوەی ڕەمەزانی پیرۆز کە الله ئەعلەم ئەگەر خۆستی یەکەمان گرتووە دانیاتر بەیانەی جەژنەوانە وە تەوەرێکی تریشمان دەبێت لە سەروبەنی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەروەها لایەن پەیوەنددارەکان کەرنتینەی هاتو چۆیان ڕاگەاندووە لە ڕۆژانی جەژن قسە لەسەرەوە دەکەین ئایا نوێژی جەژن لە ماڵەوە بکرێ یا لە مزگەوت میوانێکمان دەبێت لەو بارەیەوە کۆمەڵێک بابەت و پرسیاری شەرعی ئاراستە دەکەین وەروە یاساییش وە یەک دوو بابەتی جیاوازیشمان دەبێت لەوانە دروستکردنی خواردن و کۆمەڵێک زانیاری بۆ ئێوەی عزیز شوان بۆ هەر بۆ دڵنیای بینەرانی ئینشاءڵڵا بەیانی یەکەم ڕۆژی جەژن و هەر سێ ڕۆژێکی جەژن ئینشاءڵڵا بەرنامەیەکی تایبەتمانە بێت لە پەیامی ڕۆژ کە خۆی لە چەندین بڕگە و بابەت دەبینێتەوە هەر لە هونەری و هەر لە بڕگەی خۆش و جەژنانەوە ئینشاءڵڵا و بڕگەیەکی نوێشمان هەیە ئینشاءڵڵا دیاریە و هاوڵاتیان پەیوەندی دەکەن و پرسیار وەڵامە و ئینشاءڵڵا دیاری وەردەگرن. سەرەتا دەچینە لای دراوەکان زای نرخی دراوەکانی ئەمڕۆ چەندە لە هەرێمی کوردستاندا. بەڵازیزان وردە بەرە وەرزی هاوین دەچین و گەرما ڕووی لە زیادبوون دەکات. بزانین پێشبینەکانی کەشوەی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
ئایزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێ قسە لەسەر ماندووبوون و ئەرک و ڕۆڵی خانمان بکەین لە بۆنە تایبەتەکان و بە تایبەتیش بۆنەیەکی وەکو جەژنی پیرۆزی ڕەمەزان کە بڕیارە سبەی لیژنەی بینینی مام وعدیان داوە مێوارە ئیشەڵا ئەگەر مانگیان بینی و بینیان سبەی بوو بە جەژن بابزانی لەو بۆنانەیە لەو ڕۆژانەیە خانمان چ ڕۆڵێکیان هەیە چۆن هیلاک دەبنەوە چۆن با بڵێن کاتەکان بەسەر دەبن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر ڕێز مامۆستا نەزیرەمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێربێت. زۆر سپاس بۆم دەرفەتە بەڕێزی مامۆستا با لەوە دەست پێ بکەین شایی بێ خانمان پشکی شەریان بەرەکێ و هیلاگە بن و ئیشی ماڵەوەکەن بەڵا دوور بێ ئەگەر شیوەنیش بێ بە هەمان شێوە بۆ نەکانە ئەرک و با بڵێن هەر حاڵەتێک کە ڕوو دەدا خانمان زۆر هیلاک دەبن بەشێکیش ئەرکی خۆتانیە بەڵام هەردەیکەن وەکو جۆرێک لە هەڵێ بۆ مامڕاوەتەوە هەرە بێ ئیشە بکەین پێمان خۆشە باز لە ڕۆڵ و گرنگی و کاریگەری و ماندووبوونی خانمان بکەی لە بۆنەکانەوە بە تایبەتیش بۆ نمونە بسبەیەمە حەدەسێکمان لە بەردەمە کە جەژنی پیرۆزی ڕەمەزان. دەستان خۆش بێ سەرەتا سپاستانەکەم سەرەتا پیرۆزبایی جەژن لە ئێوەی بەڕێز لە هەموو کارمەندانی پەیام لە دایکم لە هەموو کەس و کار و لە هەموو خوشکان و برایانم لە هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی سەرەتا دوایەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم جەژنی مسلمانە مسلمان دوو جەژنی هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان اینجا بێگومان ئافرەتانیش ڕۆڵی کاریگەریان هەیە لە مناسبەکانە تایبەتیش لە جەژنە ئافرەت لە ماوەیەکی زۆر پێش جەژن خۆی ئامادەکە بۆ جەژن بە پاکردنەوەی ماڵ و بەڕێخستنی ماڵ و بە تەرتیبکردنی جلوبەرگ بۆ مناڵان و دوای ئەوەش یێتە سەر ئەوەی کە بۆ بەیانی جەژن بەڵام پێش ئەوە هەموو تەرتیباتێکی ماڵەوە لەسەر ئافرەتە ئەوەش بڕم پێشەوەی جارێ هەر ڕۆژەکە بێت دنیایەک ماندووبوون پێش ئەو حەدەسە پێش ڕۆژەکە ڕووی داوە بەڵێ هەروایە چونکە لە پەرەوەی کە ئافرەت ڕەبلبەیتە یعنی بەڕێوەبەری ماڵە کەواتە هەر کەم و کوڕێک هەبێ ڕوو لە ئافرەتەکە بێگومانیش هەموو کەسێ هەوڵەیە کەم و کوڕی نەبێ لەبەرەوە زۆر هەوڵەیات کە تایبەتی ئەم ڕۆژەش کە سەردان و میوانداری و ئەم بابەتانەی زۆر تێکەوێ زۆر هەوڵەیە کە کەم و کوڕی نەبێ لەبەرەوە ئەرکی گەورە لەسەرێتی کە هەموو تەرتیباتێک ئەو هەستێ پێی ئەنجا بێجگە لەوانەش کە داخوازیەکانی ئافرەت یەتە پێشەوانێ بۆ ئەوەی کە پێویستە چی ئامادە بکە بێگومانە مەش مەسرەفی تیا دروستە بێ پارەی تیا دروستە پارە سەرفکردنی تیا دروستە بێ لەم کاتەشە ئافرەت بە هەمان شێوە بێ سەلیقەی خۆی بەکاربێنێ کە زیادە مەسرەف نەکە و پێویستیەکانیش جێبەجێ بکات و ئاگای لە خەرجیش و ئاگای لە دەستکەوتیش بێ. واتە مامۆستا عەفوەن ئەو ژەمە خۆراکی کە لە بۆنەکانە با بڵێن لێیاندرێ خانمانی ماڵ یاخود هەر خانمی هەر ماڵێک اختیاری تەواوەتی هەیە چی لێ بنێ یاخود پێشتر ڕاوێژی کردووە یان کللتورێک هەیە زۆر جار مەسەلەن لە بۆنەکانە لە کوردستانە مەسەلەن هەندێک بۆنەی بەهارەمان هەیە ئەبێ دۆڵمە بێ بەڵام بۆنە جژنەکان قەیسیە و فاسۆلیا کۆمەڵێک بابەتیوە وەڵی ئەوە کەوتوتەوە سەر ئەو خوشکانەی کە خۆیان سەلیقەیان چۆنی بەکارێنن گرنگیشە ڕەئی دەوروبەر ڕەئی ئەوانەی کە لەگەڵتان گرنگە ڕەیان وەربگری چونکە ئەگەر ئەو شتەی تۆ ئامادەیەکەیت بەدڵی دەوروبەر نەبێ و بە دڵی ئەوانیش نەبێ وە سەلیقەی خۆشی چونکە لەم کاتەیە هەردوو ڕەئەکە پێویستە ئەگەر من هەر سەلیقەی خۆم بەکار بێنم و ئەوان بخەمە ئەولاوە نە کەواتە پێویستە هەردووکیان لەوێ دەستە بن و بەرجەستە بن و بەکاریان بێنێ بە نمونە کە بەهاران دۆڵمەیەتە پێشەوە لەوانەیە هەندێک خێزان هەبێ ڕقی لە دۆڵمە بێ بە تایبەتی پیاوان زۆر ڕاستە مامۆستا مژدەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک خواردنێک یاخود ئاوێک بدات بە ڕۆژوانێک ئەمە خێر و پاداشتی هەمان ڕۆژووی بۆ دێت بێ ئەوەی لەوەی ئەو کەم بێتەوە هەنێ مژدەی زۆر گەورەیە بۆ ئێوەی خانم کە ئێواران بەتابێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چەند کەس لەسەر ئەو سفرە بوون
خواردنتان ئامادە کردووە ماندوو بوون لەگەڵیا کەواتە لە ڕەمەزاندا ئێوە لەوانەیە زیاتر خێرتان بەرکەوتو تاوەکو پیاوان ئینشاءالله. وەڵام من ئەوە ناوەنێم فەزلێک کە خوای گەورە پێیاوی لەبەرەوەی کاتێک کە ئەبین بەدایک بێ پێش ئەوە ئەبین بە خێزانێک ئەنجا ئەبین بەدایک کۆمەڵێک ئەندامان لەگەڵا بێت ئایا ئەندامەکان دایک و باوک بێ یا خەسوو خەزوور بێ یا هەر کامیان بێت ئێمە زەڕورە لەم کاتەیە ئەو خێر و پاداشتە دەست خۆمان بخەین لەبەرەوەی کە ئەم کەسانە ئێمە هەڵ ئەستین بەربانگێک ئامادە ئەەکەین گومانی تیانێ هیلا کە بیماندوو ئەبی بەڵام لەگەڵ ئەوەشا خێر و پاداشتێکی گەورە دەسەکەوێت ئەوەش خێرەکە خوای گەورە فەزلێکە بە ئافرەتی یاوە چونکە ئەمە فەزڵە دەست هەموو کەس ناکەوێت بمانەوێ نەمانەوێ لەم کاتەیە فەزلێکە کە خوای گەورە پێیاوین ئامادەکردنی خواردنەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەست کەس ڕۆژوانێک تێر بکات و ئامادەکاری بکات بۆ ڕۆژوانێک خێری هەمان ڕۆژوانی هەیە بێوی لە خێری ئەو بکەم بێتەوە کەواتە ئەوە فەزلێکە ئێمە پاداشتێکمان دەسەکەوێت لەم کاتەیە کە خوای گەورە بۆی داناوین اینجا ڕۆژوانیش خۆتان نەزانن خوای گەورە هەموو عیبادەتەکان پاداشتەکەی دیاری کراوە بەس ڕۆژوانەتی خەڵک کە بە ڕۆژووە بی خوای گەورە خۆی ئەزانێت چ پاداشتێکی هەیە پاداشتێکی زۆر گەورەی هەیە و نەبراوەشەکە خۆی ئەزانێت چونکە خوای گەورە ئەفەرمێ ئەنە ئەزیبی خۆی پاداشت ئاەتەوە لەسەرەوە ئەجا پاداشتی هەمان ڕۆژوانیشی دەستەکەوێ ئافرەت لەو کاتەشە هەڵەسێ بە ئامادەکردن و ئامادەکاری بۆ بەربانک طبعا ئەبێ کارێ بکات کە ڕەزامەندی دەوروبەر بەدەستبێنێ پێش ئەوەی کە ڕەزامەندی خوای گەورە بەدەستێنێ زۆر ئافرەتیشەیە بەنی ساهشتا دوو لە داوامی هەیە لە دەرەوەیەتەوە خواردن ئامادە دەکات ماندوو دەبێت ئەمان لەوانەیە ئەرکیان چەند بەرامبەر بێت قورستر بێت تێڕوانی نیوە چیە سەبارەت بۆ بابەتە وەڵاهی بەس ئەگەر من ئەوە بێنینە بەرچاوی خۆمان کاتێک کە ئافرەتێک لە دەوامێکە لە سعات هەشتەوە بۆ دوی پاشنیوەڕۆ یان هەر ئیشێکی کارێکی تری کە هەیە لە دەرەوە بەس سنوورەکانی شەرعی نەبەزاند بێ سنووری شەرعی تێنەپەڕاند بێ و بەرگی شەرعی لە بەرابێ و تووشی تاوان و گوناه نەبوو بێ بەڕاستی ئەوە پاداشتێکی گەورەیە چونکە لەم کاتەشە هەم دەستکەوتێکی ئەبێت کە هاوکارە بێ بۆ خێزان و بۆ هاوسەر و بۆ ماڵ و مناڵی لەم کاتەیە پێویستە یعنی بەڕاستی سوپاسی خۆی لەسەر بکە. زۆر باشە مامۆستا وەک هاوکاریشم باسیەوەی کرد زۆر جار ئەو خاتونانەی کەوا ڕەنگە کە ئیش دەکەن واتە هەم لە دەرەوە ئیشیش دەکەن و هەم لە ماڵیشەوە هەم دایکن هەم جۆرێک لە جۆرەکان ئەو دروستکردنی خواردن و هیلاکی ئەوانە هەمووی لە ئەستۆی ئەوانە توانم بڵێم ماندووبوونەکە زیاتر بۆ ئێوەیە بەدەر لە دروستکردنی خواردنەوەوانە لە بۆنەکانە بوون منە ڕازاندنەوەی ماڵمان باس کرد بەڵام جلوبەرگی مناڵان بەتایبەت ئەمە سەلیقەی دایکانی لە پشتوی باوەڕ ناکەم کەمترین باوک هەبێ بچێت لەگەڵ مناڵەکەیە بۆ بازاگە بشێ دایکەکە ئیشەکەکە ئەو ڕەنگە هەر تەنها لەگەڵیان بێت ڕۆڵی دایکان لەمەیە چۆنیان ڕۆڵی خانمان لە جلوبەرگی مناڵانە بەڕاستی دایک بەڕێوەبەری ماڵە لەم کاتەیە کە دایک بەڕێوەبەری ماڵ بێ ئەبێت ئامادەکاری بکا بۆ جەژن مناڵیش دڵخۆشیەکی تایبەتی هەیە بە جەژن کاتێک کە لەوانەیە لە سەردەمی ئێمە شاکە جلوبەرە کڕابێ هەر هەمان شت کە بینەوە پێش چای خۆمان ئێمە کاتێک کە مناڵ بووین و جلوبەرگیان بۆ ئەکڕین چەنە دڵمان پێی خۆش بوو ینی بەڕاستی من خۆم کە ئێمە بێگومان هەمومان هەر مناڵ بووین و گەورە بووین لە مناڵیان جلیان بۆ کڕین ئەمان خستە لای خۆمانەوانە کە ئەخەوتی بۆی بەیانی زۆر بۆی نەگەڕ بۆی بەیانی زۆر بۆی نەگەڕی ئەوە چەنش لە پێشەوە بۆیان ئەکڕین چەند ڕۆژێک هەر هەموو ڕۆژێک دەرمانەیەنان سەیرێکمانە کردو کەواتە ئەوەش هەم گوازراوەتەوە بۆ مناڵەکانمان مناڵیش دڵی بەو بابەتە خۆشە بەڵام سەلیقەش پێویستە لێرەیە پێویستە ئەو مەسرەفەی کە ئەکرێ بەرامبەر دەستکەوت کەمتر بێت چونکە ئەگەر دەستکەوتێ چەند هەبێ مەسرەفەکەشی لەوە کەمتر بێ ینی ئێستا مناڵێک پێویست ناکە کە قەرزی بۆ بکەیت و بڵێ ئیلان و بێ جلێکی بۆ بکڕم کە گران بێ کە لە باخی لە مەسروفاتی خۆت زیاتر بێ کەواتە پێویستە مناڵیش جلی هەبێ پێویستە جلوبەرگێکی بێ ئەو جلوبەرگەش وا بێت کە بەکار بێ لە دوای جەژنیشەوە ینی
ئێمە ئێستا لە کاتی جەژنا و لە مناسبەکەیە جلەکە بەکارێنین بەڵام خۆ پێویستیشە لەوە دوا بەکار بێت مەسەلەن ئێستا لە دوای ئێستاوە کە هاوینە جلەکە بەکارێت دووبارە بۆ شوێنانێک بۆ گەڕانێ بۆ هەموو شوێنەکان کە ئەو کەسە هەڵەسێ و ژیان بەردەوامە بێگومان دوای جەژنیش زۆر باش ماوەسا خۆت وەک ئاماژت پێکروت ئافرەت بەڕێوەبەری ماڵە لە زۆر خێزانە دەوترێت وەزیری داراییشە ماوەسا ئەوەی بە باسەکەن ئەڵێن کولفی کولە تا چەند گرنگەکە بەس پیاویش سەروەری ماڵە پیاویش سەروەرە ئێمە ناڵین ئەڵێن ئەبێ هەردوو لا هاوسەنگ بن پیاویش هاوسەرە سەروەری ماڵە و سەرۆکی یەکەمە سەرۆکێکی تەشریفاتیە زۆر دەسەڵاتی نییە دەسەڵاتی تاوەتیشی هەیە بۆی کە بەشێکیان داراییان لە بەردەستایە بۆ نە پیاوەکانیان دەزان خێزانەکانیان چۆنە پارەکانیان دەخەنەژێ دەستیان تا چەند گرنگە لەم زروفەی ئێستادا خانمان زۆر دەستڕۆیی نەبن زۆر دەست پێوە بگرن ئەمە تا چەند گرنگە بە تایبەت لە ئێستادا کە بەردۆ خێریم کوردستان لە مۆزایەکە کە دەیبینی وڵای من بەڕە و بۆ چوونی خۆمە ئەگەر باسی بکەین ئەڵێم لە هیچ کاتێکا ئیسراف باش نییە چونکە ئێمە وەکو باوەڕدار وەکو ئیماندار کە ئیسراف بکەین ئیسرافەکە گوناهبارە بین لەسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر لەسەر بەحرێت دەستنوێژەشت سێ مست ئاو بەکارەهێنی ئەی ئەگەر لەم ڕۆژ و زەرمان و زڕوفەیە بێ کەواتە لە هیچ کاتێکە ئیسراف باش نییە لە خواردنا لە جلوبەرگا لە هیچ شتێکە کاتێکە تۆ شتێکە هەبێ پێویستە التیزامی ئەوەشە هەبێت کە مەسروفاتی زۆر نەکەی و دوای ئەوە خوار خۆتیشەوە ببینی جاری وایە مناڵەکەت لە کۆڵانێکا کە ئاڕوا مناڵێکی تر سەیری ئەکا هەر مناڵەکە خۆی معەزەبە بێت مناڵەکە خۆی کە هەست بە بەرامبەرەکەیەکا بەو شێوەیە نییە خۆی معەزەبە بێ خۆی پێی ناخۆشە بێ جاری زۆر جار هەبووە مناڵ هاتوۆتە ژوورەوە و توێتی دایکەوە بۆ فڵانە مناڵی ڕەفیقم ئەمەی نییە ئەوەی نییە یان چۆن دەخیلەکەی خۆی هەڵبچڕێەوە هاوکاری مناڵە دراوسەکەی کردو هاوکاڵی مناڵە ڕەفیقەکەی کردووە یان لە مەکتەبە بە هەمان شێوە کەواتە لەم کاتەیە سەلیقەی ئافرەتیش گرنگە بۆ ئەوەی کە زۆر زۆر سەرفاتی نەبێت بۆ هاوکوفی بێ هاوشانی دەوروبەری بێت هاوشانی کەسوکاری بێت زیاتر لە پێویستی خۆی سەرف نەکات ئێمە لەبەر ئەوەی هەم تاوانباریش نەبێت لەسەر ئیسرافەکە و گوناهبار نەبێ هەم بۆ خۆشی هەم دوای ئەوەش کە ئەوەی لە خۆی زیادە پێویستە کەسێکی کە دڵخۆش بکاپی چ بێباوکێک یان فەقیر حاڵێک ئەگەر دڵخۆش بکات بەڕاستی پاداشی قیامەتیشی دەستەکەوێت و لەو لاشەوە گوناهباریش نابێت و ئیسرافیش نەکات زۆر باش ئەڵبەت فەرمایشتیشمانەیە کە خوای گەورە ئەوانەی زیادە ڕۆیی دەکەن و زیادە مەسرف دەکەن خۆشی ناوێنە واتامیا بێ هەموو کات ساتێک پێکمان مامۆستا ئەگەر باسی ڕۆڵی دیسانەوە دایک یا خانمی ماڵ بکەین کە پشوبهاندنمان بە بەڕێوبەر ئەم بەڕێوەرە ڕەنگە کۆمەڵێک مۆزەفی پێویست بێ بۆی پشتی بگرن هاوکاری بکەن کاراسانی بۆ بکەن تاو بتوانێت چ لە پەروەردەکردنی مناڵ چ لە ڕێخستنی مناڵ چ لە ئیدارەدانی مناڵ چ لە علاقاتی نێوانە ماڵە لەگە ماڵە دراوسەیەکان و خزم و کەسوکەیرەکایە سەرکەوتوو بێ ڕۆڵی یانێ چی واجبە لەسەر بەرامبەرەکانی خێزان لە هاوسەر بێ لە مناڵی کوڕ بێ یا مناڵی کچ بێ لە دایک و باوکی خۆی بێ یاخد ئەو کەسەی کەوا باوڵێن لە ماڵەکە زیاتر خانمێکی کارکتەری سەرەکیەکەوە ئیشەکانەکە بەڕاستی خێزان بریتە لە چەند کەسێک ئەم کەسانش هاوکاری و جۆڕایاڵی یەکتر گرنگە چونکە هەندێک جار هەستێکی لای ئافرەت کە هەیە لەوانەیە هاوسەر ئەو هەستەی لەلا نەبێت بەڕاستی پیاوان زیاتر مەشغوڵن لە دەرەوە مەشغوڵی ئیشوکارن مەشغوڵی دەوامن لەگەڵ ئەو مەشغوڵیانەیە بێگومان ماندوو ئەبن لەوانەیە فکریشان لەسەر ئەو پێویستیانە نەبێت کە لە ماڵەوە پێویستە کەواتە هاوسەر لەوێ پێویستە هاوکاری بکات کە ئەو شتانەی پێویستە بە پێی توانای بۆی دابین بکە و مناڵیش بە هەمان شێوە پێویستە گۆڕایاڵی ئافرەت بێ چونکە هەرچەند ئەگەڕێتەوە بۆ پەروەردەکەش ئەگەر کاتێک دایک مناڵەکەی پەروەردە ئەکا بە شێوەیەک پەروەردەیکە کە هاوکاری بێ کە هاو پیشەی بێ بە نیسبەت کچانەوە کە بتوانێت هاوکاری دایک بێ لە ئیشوکارەکانی ڕۆژانەیە لە ئیشوکارەکانی ماڵەوەیە هەم بۆ خۆشی باشە فێر ئەبێ فێری ئیشوکارە بێ و بە نیسبەت کوڕانی شەوەیە کە بتوانێت هاوکار بێت لە
کڕین و پێویستیەکی سەرەتایی و سەرەکی کە کوڕان بتوان ئەو هاوکاریانەش بن و دوای ئەوەش هەستن بە ئیش و کار و تەرتیباتی هەندێک کاری خۆیان وەکو ژوورێکی خۆی هەیە تایبەت پێویستە خۆی کۆی کاتەوانێ و تەرتیبی کات و پاچی کاتەوە ڕێک و پێچیکە وە کچانیش بە هەمان شێوە پێویستە لە پاکردنەوە و لە ئیش و کاری دایکیانە هاوکار بن ئەگەر دایک و خەس و خەزور و باوک و ئەمانش لەگەڵیانە بێ بەڕاستی ئەوانەش هەر هاوکارن بەهۆی ئەوەی کە چاودێری ماڵ و خێزانەکە ئەکەن جاری وایە وەکو جەنابتان فەرمووتان ژنەکە دەوامی هەیە دایکێک یا خەسوویەک چاودێری ماڵ و خێزانەکەکە بە هەمان شێوە ئەوەش هاوکاریە بۆ ئەو ئافرەتەکە لە ماڵەوەی کە بەڕێوەبەری ماڵە و پەروەردەی منداڵیش هەر لە مناڵیەوە پێویستە هەر لە مناڵیەوە ئایا تێکەڵاوی چیە بێ ئایا لەگەڵ چیە ڕەفیقە ئایا هاوکاری ئایا چی ئیش و کارێکەکە لەم سەردەمەیە کە ئەنتەرنێت و مۆبایل و ئەم شتانە بەڕاستی ئەرکی ئافرەت زۆرتر قورس بووە چونکە پێویستە ئاگاداری بێ ئەم ئەلەکترۆنیاتە چۆنی بەکارەهێنێ بۆچی بەکارهێنێ لە چ بوارێکا بەکارهێنێ چونکە بێگومان سەردەمی ئەم بابەتانەیە ئەجا ئەگەر لی بگریتەوە نابێ بەڵام پێویستە فێریکە چۆن بەکاریت چۆن لە چ ڕێگایەکە بەکاری بێنێ چۆن زەرەری لێنەیات چونکە خۆ ئەگەر هاتوو بە هەڵە بەکاری بێنێ بەڕاستی زەرمەندی دنیا و قیامەتە بێ زەرمەندی ئێستا و دوا ڕۆژێشی ئەبێ مامۆستا ئێوە جەناب وەکو خانمێک وەگەویشکە لە ناو خانمانێت و زیاتر دەزانیت لەوەی پیاوان ڕۆژانەوە چ شتێ بێزارتان دەکات یان چ شتێکە بێتاقەتتان دەکات لەوەی کە لەو ئەرک و واجبەتانی کە لەسەر شانتانە ئەوەی ڕاستی بێم هەچی ئەرکێک کە لەسەر شانی ئینسان بێت بە جێبەجێکردنی دڵخۆشە بێ بەڵام ئەوەی کە ناڕەحەتی ئەکا بێتاقەتی ئەکا ئەوەیە کە ئیشەکەی دوا بکەوێت بەهۆی کارێکە و ئیشەکە دوا بکەوێت لە کاتی خۆیان نەکرێ یان ئەوە تا ئیشەکە هەڵبۆشێتەوە مەسەلەن تۆ ئێستا ڕۆی ماڵەوە ماڵیان پاک کردوێتەوە ڕێک هەموو شتێکیان تەرتیب کردووە تۆ بڕۆ بە پێڵاوەکانەوە دوو لە ڕووی ئێوە کە دوو لە ڕووی بیسەر و بینەر کە من ئەم قسەیم وت بچێتە سەرەوە و بچێت ئەو شوێنە و ئەو شوێنە بەو حاڵەتەوە خاوێنی کەی تێک بات و پیسی کاتەوە بەڕاستی ئەوە بێتاقەتیە کات یعنی خانمان تاکە یان بەتوان بڵین دیارترین شتێت کە بێزاریانەکە پیسکردی ماڵ جای وادارین ئەو پیاوە بە ڕێزانێکەوە هاوسەریان با بڵێن ئێستاکە لەگەڵ هاوسەرەکانیان نەژین ڕەچاویان خاڵە بکە یانی هیچی تێناچێەوە پێوانی ئەوە هەر ئەبێ لەبەر خاتی خانمەکان لەبەر خاتی خۆشیان وەکو ئەرکێکی سەرشانی خۆیان ڕەچاوی پاک و خاوێنی ناوماڵەکە بەس بێزارکردن زۆر شتی تر هەیە بێزارکردن لە ژیانی ڕۆژانەیە زۆر شتی تر هەیە یەکێک لەوانە کە ناڕاستیە ئێمە بەمانەوە نەمانەوە لا خود کۆمەڵگای مسلمان ئەبێ ڕاستگۆ بێ مسلمان نابێت درۆی تیابێت دوور لە ڕێەوە نابێت درۆی تیابێ بەڵام جاریوە هەیە لە بینی هاوسەرانە ناڕاستی هەیە یان ئەوە تا مناڵەکە بێزاریە گوای لێ ئەکات ئەوش خەتای پەروەردە ئەبێ دوور لە ڕێەوە درۆ بکا بۆ دایکی ئەمەش بە تەواتی بێ خێزان بێتاقەتە بێتی ماوەستا دەرفەتی زۆرمان نەماوە لەسەر مەوزوعی جەژن و خانمان و هیلاکبوونی ئێوە و یارمەتیدانی با بڵێن بەرامبەرەکانتان و چواردەورتان ئەگەر پەیامێکی کۆتاییت هەبێ قسەیەکت هەبێت لەسەر جەژن و خانمان و ڕێنمایەک بۆ خانمانی بەڕێز لێرەوە کە گویان لە بەڕێستانە وەڵی هەموو شتێک پێویستە حەقی خۆی بدرێتێ من ئەڵێم لە کاتی جەژنە یەکەم شت مەسروفی زۆر نەکرێت چونکە لەم کاتەیە کە قەیرانێکی زۆر ڕووی لەم وڵاتە کردووە تایبەتیش ڕووی لە کوردستان کردووە تایبەتریش بۆ مسلمانان زیاتر بتوانرێت تاکو ئەتوانرێت چی بکرێ هاوکاری خەڵکی هەژار و فەقیر بکرێ تاوەکو سفرەی خەڵکی فەقیریش هەندێک جەژنی پێوە دیار بێ ئەمە یەکەم شتم دووەم شتیشم ئیسراف لەو شتانەیە نەکرێت کە دروست دەکرێ و دوای ئەوەش تا زۆرترین کات سنووری شەرع بپارێزرێ لە تێکەڵاوبوونمانە لەگەڵ کەس و کارمانە
لەگەڵ خزم و دۆستانی خۆمانە هەروەها لەگەڵ ماڵی خەزورانمانە مەسەلەن هێوەر جاری وهەیە لەگەڵ خێزانەکەیە تا ئەتوانرێ زۆر سنووری شەرع بپارێزرێ. زۆر باشە مامۆستا، زۆر سپاس بۆ مامۆستا نەزیرە لەگەڵ مامووی لەم بڕگەیە. سپاس ئێوەکەم و دەستان خۆش لە دانیێرگان یادەوەریمان هەیە ناوبڕ دەچین لای ناوبڕ بیناوێن بەڕێز ناوبڕە وەردەگرین و دێنەوەلات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارام بەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بەڵایزان ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە، بەڵام بابزانین یادەوەریەکانی ئەم ڕۆژە لە ساڵ ڕۆژێکی و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ڕۆژانی ڕابردوو چ ڕووداوێک کەواجێگەی سەرنج بێ ڕووی داوە. ئەمە بۆ ئێوەمان ئامادە کردووە بینەری دەبین. بیستوسەی پێنجی ساڵی 1990 پاژەوەی لەسەر داوای شێخ مەحموودی حەفید مەحموودخانی دزڵی بە خۆی و 300 سەربازی کوردەوە لە شاخی گۆیژەوە خۆیان کرد بە شاری سلێمانیدا. شۆڕش دژی حکومەتی داگیرکەری بەریتانیا هەڵگیرسا و هەردوو هێزی شێخ مەحموود و مەحموودخانی دزڵی گورزێکی کاریگەریان لە سوپای ئینگلیزدا. چەندان ناوچە لە ژێردەستی ئینگلیز پاکرایەوە و 4 زرێپۆش و 19 ئۆتۆمبیلی ئینگلیز دەستیان بەسەرداگیرا و سووتێنران. شایانی باسە دوای پاکردنەوەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئینگلیز، ئاڵای کوردستان دووبارە بەرزکرایەوە. 23 پێنجی ساڵی 1985 ڕژێمی باسی عراقی کۆبوونەوە بە زانایانی ئیسلامی شاری سلێمانی دەکات لە مزگەوتی گەورەی سلێمانی. لەو کۆبوونەوەیدا داوایان لێ دەکات کە پێویستە بە فتوە و بە جیهاد دژی کۆماری ئیسلامی بوەستنەوە بۆ بەرژەوەندی و سەرخستنی ڕژێمی باسی عەفلاقی. مامۆستا شێخ عەبدوللەتیف واژەی وەک نوێنەری بزوتنەوەی ئیسلامی دژی ئەو بڕیارە دەوەستێتەوە و ئاماژە بەوە دەکات کە بزوتنەوەی ئیسلامی ئامادە نییە دژی هیچ وڵاتێک بوەستێتەوە بۆ بەرژەوەندی قێزەونەکانی ڕژێمی سەدام حوسێن. بەهۆی ئەم هەڵوێستەوە مامۆستایانی تری بەشداربووش بەرپەرشی بڕیارەکەی ڕژێمیاندایەوە و ڕژێمیش لە کاردانەوەی ئەو هەڵوێستەدا 2 ڕۆژ جەنابی مامۆستا شێخ عەبدوللەتیف واژەی
دەستگیر دەکات. 23 پێنجی ساڵی 1997 محەممەد خاتەمی وەک پێنجەمین سەرۆک کۆماری هەڵبژێردراوی پاش شۆڕشی ئیسلامی هەڵبژێردراو ماوەی 2 خول لەو پۆستە مایەوە لە سەردەمی ناوبراودا ئێران کرانەوەیەکی زۆری لە ناوخۆ و دەرەوەدا بەخۆیەوە بینی. محەممەد خاتەمی ساڵی 1943 لە شاری یەزد لەدایک بوو و لە ئێستادا بە تەندروستێکی باشەوە 77 ساڵی تەمەنی بەڕێ دەکات. چەندین پۆستی باڵای لە ئێراندا وەرگرتووە بە کەسایەتێکی بێدەنگ و لێزاندا دەنرێت و توانای گفتوگۆ و قەناعەت پێهێنانی زۆرە لەگەڵ نارەکانیدا. 2 کچ و کوڕێکی هەن چەندان بڕوانامەی باڵای هەیە. 23 پێنجی ساڵی 2015 کۆچی دوایی نووسەر و شاعیر و مێژوونووسی دیاری کورد مامۆستا کەریم شارەزاد لە شاری هەولێر و لە تەمەنی 87 ساڵیدا ساڵی 1952 یەکەم بەرهەمی ئەدەبی خۆی بڵاو کردوتەوە. یەکێک بووە لە دامەزرێنەرانی لقی هەولێری یەکێتی نووسەرانی کورد. زیاد لە نیو سەدا خەریکی لێکۆڵینەوەی ئەدەبی و مێژووی بووە. بەڵازیان وەک دەزانن وەزارەتی ناوخۆ بڕیاری داوە کە قەدەغیات و چۆ لە ڕۆژانی جەژندا ڕابگەێنرێت و مزگەوتەکاندا بخرێت و نوێژ لە مزگەوتەکاندا نەکرێت لە کاتێکدا دوێنێ ڕۆژی هەینی بوو نوێژ لە مزگەوتەکان بە کۆمەڵکراوە هیچ گرفتێک ڕووی نەداوە. لە ئێستاشدا ڕۆژانە خەڵکانێکی زۆر لە دەرەوەن تا درنگانێکی شەو کە هەمومان دەزانین خەڵک لە دەرەوەی و قەرباڵقێکی زۆر هەیە. لەم تەوەرەماندا باز لەوە دەکەین کە ئایا دروستە نوێژەکانمان لە ماڵەوە ئەنجام دێن یاخود پێویستە بە کۆمەڵ و لە دەرەوە ئەنجام بدەین و هەروەها ئایا ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ بڕیارێکی بەجێ بوو لە ئێستادا کە لە کاتێکدا ڕۆژانی ڕابردوو کە وەک باسمان کرد قەرباڵقێکی زۆر لە شەقامەکاندا دەبینێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەویش زۆر بەڕێز دکتۆر هەورامان گەچێنی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سوپاسدانەکەم. کاک دکتۆر دەمێتەوە دەست پێ بکەین ئایا ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ بڕیارێکی بەجێ بوو دروست بوو لەم کاتەی ئێستادا کە مزگەوتەکاندا بخرێت و نوێژ بە کۆمەڵ لە مزگەوتەکاندا ئەنجام نەدرێت؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين. خوش حالم كخدمتي أوي بريس جيشتم ولري شاشي كنالي أسماني بياما وبخدمتي بينران وخوش يستان أجين وبيشكي دواكارم لخواي پروردگار ك هم أو عبادتاني كلما انجا أنجام من داد خواهی گەورە لێمان قبول کات إن شاء الله. بەتەئکید مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە مرۆڤی بڕوادار وەکو عولەما فەرمون جامعی عیبادەتەکانە، یعنی عیباداتی زۆر لە خۆی ئەگرێ، هەم قیام اللەیل، هەم ڕۆژەکەی ذیکر و دوعاکردن و قورئان خوێندن و سەدەقات و هەروەها هاوکاریکردنی هەژار و نەداران کە ئەمانە بەڕاستی عیباداتی گەورە گەورن مرۆڤ لە خوای گەورە نزیکەکەنەوە. داواکارم لە خوای پەروەردگار کە لە هەموو مسلمانێک و لە هەموو بڕوادارێکی قبول کردبێ ئینشاءالله. و بەدوای ئەم عیبادەتە گەورە جەژن دێت. من جەژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز لە مسلمانان لە هەموو مسلمانانی جیهانەکەم. داواکارم لە خوای گەورە کە ئەم جەژنەمان بە خێر و خۆشی و سەلامەتی و بەرەکەت و ڕەحەمات بەسەرا بگوزارێنێ ئینشاءالله. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان، طبعا دیارە هەر لە سەرەتاوە کاتێک کە ڤایرۆسی کۆڤید-19 کە بڵاو بوویەوە، پێم وایە ئەهلی مزگەوت و مامۆستایانی ئاینی و ئەوانەی کە ملتەزیمن بە ئیسلامەوە لە هەموو کەس زیاتر پێش هەموو کەس ئیستیعدادی خۆیان دەربڕی کە هەرچی ڕێنمایی تەندروستی هەیە و ئەمنی هەیە هەموو جێبەجێ بکەن و جێبەجێشیان کرد بەڕاستی. ئیمام و خەتیبەکان هەموو ئەوە بۆ مزگەوتەکان داخران، ئەو دروشمە گەورە گەورانە وەکو جومعە، جەماعات، سەردانیکردنی مزگەوت، ئەوانە هەموو لەبەرەوە پێویستی ئەکرد لەو کاتا و مەترسی هەبوو. ئەوە بوو بەڕاستی
بەڕەحابەتی سەدرەوە بە دڵێکی فراوانەوە جێبەجێ کرا و خەڵکمان تەشجیع کرد لەسەر ئەوە بەڕاستی چونکە بە حقیقەت مەطلب و مەقسەدێکی شەرعی بوو بە حقیقەت و حتا ئەوانەشی کە ئەیانوی جێبەجێ نەکرد ئێمە سەرزەنشتمانەکردن چونکە ئەمانوت بەڕاستی ئەمە خلافی و پێچەوانەی هەدی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم بەڵام دیارە وەکو قاعدە شەرعیەکە ئەفەرمێ الحكم يدور مع العلة وجودا وعدما هەموو حکمێک علەتێکی هەیە ئەو علەتە بمێنێ حکمەکەش ئەمێن علەتەکە نەمێنێ حکمەکەش جێگۆڕکێ پێ ئەکرێت ئێمە پێمان وایە بەڕاستی علەتەکە نەماوە ینی ئەمە خۆی بابەتەکە نوێژی جێژن نییە چونکە نوێژی جێژن هەر خۆی ئەسڵ وایە کە لە مزگەوتان نەکرێت پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وآله وسلم لە دەشتا نوێژی جەژنەکانی کردووە و نوێژی خۆرگیران و مانگیران ئەوانەی کردووە شوێنەکە ئێستا شوێنەکە دیارە ماوە لە مەدینە چەند دقیقەی لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دوورە پێیان وترۆ مصەلا نەک مەسجد مصەلانی ئەو شوێنەی کە نوێژی تیاکرد رسول الله صلی الله عليه وآله وسلم حتى ئەو ئافرەتانەشی کە لە عادەی شەرعیا بوون مناڵەکان هەموویان هاتوونەتە دەرەوە وەکو دروشمێکی گەورە لەوێ کۆبوونەتەوە پێکەوە هەموو نوێژیان کردووە لە جەژنی قوربانە لەوێش دوای نوێژ قوربانیەکانیان سەر بڕیوە قەسم ئەوەیە خۆی بەڕاستی سونە دوایە کە لە دەرەوە بکرێنێک لە مزگەوتە بەڵام بابەتەکە ئەوەیە کە بۆچی هەمتر لە ڕۆژانی جەژنا قەدەغی هاتوچۆ یعنی ئەمە بانێکە و دوو هەوا بە حەقیقەت ئێمە بە منطق قسە ئەکەین بە حەقیقەت یعنی چۆن ئەگونجێ تۆ ئەڵەی با نوێژی جەژن نەکرێت و سەردانەکان نەکرێ و قەدەغی هاتوچۆ ڕابگەێنە لە 4 ڕۆژی جەژنا بۆ لەبەرەوەی کە بەریەکەوتن دروست نەبێ وانە لەبەر ئەوەیە ڕاست ئێ باشە قەیناکە بەریەکەوتن ئێوە لە بازار خەڵک ینی عرەفە قەرەباڵغترە زۆر قەڵەباڵغا ئەوە لە شوێنەکانی تر ئەوە کافتریاکان و چایخانەکان و اینجا شوێنە گشتیەکان و هەمووی کراوەتەوە ینی معقول نییە بۆ نمونە دوێنێ جومعە بە ئێمە نوێژمان کردو لە کۆرۆنا نییە بەڵام سبێنە کۆرۆنا هەیە بەڕاستی بە حەقیقەتانی حەقە ئەم بەرپرسە بە ڕێزانە لە بڕیارەکانیانە ینی مەشۆرەتی زیاتر بکەن ڕاوێژی زیاتر بکەن ئینجا من گلەیان لێ یەکەم بەڕاستی لێرەوە زۆر گلەیان لێ یەکەم ئێمە وەکو لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان تاکو ئێستا هیچ پرسێکیان پێ نەکردوین هیچ ڕاوێژێکیان پێ نەکردوین کە بە حەقیقەت دەبوو ڕاوێژ بە ئێمە بکەن پرسمان پێ بکەن ئێمەش ڕاوێژ بە خەڵکی تر بکەین اینجا بڕیارەکان بەدەستە جەمعی بێ بەڵام بەبێ پرس و بەبێ ڕاوێژ بەبێ هیچ حسابکردنێک بۆ لیژنەیەکی گەورەی پەرلەمانی کوردستان کە مختصە لەو بابەتە بەتابەت بابەتی مزگەوتەکان و نوێژی جەژنەوەوانە لەوانەیە ئەگەر مەشورەتیان پێ بکردینە ئێمە ڕێو شوێنی باشتریشمان بۆ دابنانە ئەو نیگەرانی شتانێکی لێ نەکەوتایەتەوە بە حەقیقەت ئامانجان چی لەم بڕیارانە ماوەسایان وڵای ئامانج مەگەر لە خۆیان بپرسی من ناتوانم نیەتی دڵی خەڵک بخوێنمەوە بە حەقیقەت چۆن لە خۆیان ئەتوانێەوە وەکو کەناڵێکی ڕاگەاندن لە خۆیان بپرسن ئەگەر وەڵام بنەوە ئامانجتان چییە بەس باوەسا خوێندنەوەی لەجێ ئەوان نیەتی دڵی ئەوان بخوێنمەوە ئەوە شتێکی ینی صحیح نییە بەس مامەستا خوێندنەوەی گەکرێتوان بڵێمە زۆربەی ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جۆرێک لە ڕێکارەکان بەکاردێنێ یاسایی قانونی و صحیح بۆ ئەوەی تا بتوانێت کەمترین هاتنە دەرەوە کەمترین دروستبوونی خرەباڵخی و کەمترین خەڵک لە یەک شوێنەکان کۆبنەوە نەک لەبەرەوەی کۆرۆنا کۆڤید 19 توش بێت و بڵاوبنەوە بەڵکوەوەی ترسیەوەی هەیە خەڵک لە قیمەی ناڕەزایەتیایە لەبەرەوەی موچیان دواکەوتووە ماوەیەکی زۆریشە لە کەرەنتینە هاتوونەتەوە حکوومەت هیچ هاوکارێکی نەکردوون هیچ پرۆژەیەکی نەبوو لە هەمبەر ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسە خەڵک ماندووە لە مەرحەلی تەقینەوەدایە ینی بێزارە ئەو خوێندنەوە بەڕای ئێوە لەگەڵ واقع تا ڕادەیەگە گەگرێتەوە کە خۆی ئەمەی کە خەڵک ماندووە خەڵک هیلاکە خەڵک تەواو بێزارە ئەو واقع وەکو گزنگی بەیان دیارە یعنی خۆشیان ئەزانن بەڵام ئەمەی کە ئەوان بیانیوە ڕێگە بگرن لە کۆبوونەوە لەبەرەوە نەوەک وەزعەکە بتەقێتەوە لە جەژنا شتیوان نابێت و بۆ کاتەکانی تر تا حدێک ڕێ پێچوو بەڵام جەژن ڕۆژی تەقینەوە و ڕۆژی مزاهرەکردن و ڕۆژی ئەوە نییە خەڵک ینی خۆشی دەرەبڕێ و شادی دەرەبڕێ و گردن ئازادی و اینجا یەکێکە لە دروشمە گەورەکانی ئیسلام و
بە دوای عیبادەتێکی گەورە دێت کە ڕۆژوی مانگی پیرۆزی ڕەمەزانە و رب العالمین فەرمی وەلیتوکمیلوا العیدە وەلیتوکەبیروا الله ئەو کاتێک کە مانگێکە یان 29 ڕۆژە کاتەکەتان تەواو کرد کە بە ڕۆژوو بوون اینجا بە دوایە تەکبیری رب العالمین بکەن و الله ئەکبەر بکەن و خۆشی و شادی دەرببڕن. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی إن لكل قوم عيدا وهذا عيدنا لە هەموو قەومێک و میلەتێک جەژنێکی هەیە ڕۆژێکی هەیە کە خەڵک تیا خۆشی دەرەبڕێ ئێمەش ئەمڕۆ ڕۆژی جەژنمانە و خۆشی دەرەبڕین تایە. باش ماوەسا بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە خەڵک ئەوی کەمە لە گوێبیستیان دەبیت ڕۆژانە ئەیان دوێنی گلی ئەوە دەکەن دەڵێن بەشێک لە مامۆستایان هەڵوێستێکی جدیان نییە لەمەڕ ئەم پرسە ینی پێویستە بۆنە مامۆستایان ببنە قودوە بێنێت شەقام و ئەمە قوبوڵ نەکەن دەنگیان بەرزکەنەوە کە ئەم نادادیە قوبوڵ نەکەن و داخستی مزگەوتەکان قوبوڵ نەکەن و تێڕوانیەوە چێ لەو بارەیەوە خۆی ئەوەش بەشێکی تەواوە ڕاستە بەڕاستی بەڵام بە تایبەتی من کوبرێت تەرکیز لەسەر لیژنەی فتواکەم لیژنەی باڵای فتوا لیژنەی باڵای فتوا بۆ کاتێک کە پرسیان پێەکەن بۆی کە مزگەوتەکان دابخرێت و جومعە نەکرێت بۆ لە کاتێکی ئەوە پرسیان پێ ناکەن ئایا پرسیان پێ کردوون کاتێکە قەدەغی نوێژی جەژنیان ڕاگەیاندووە نازانم بەڕاستی ئەوان بەڕاستی بێ هەڵوێستیان هەبێ بە حەقیقەت ولا یعنی چی دوێنێ جومعە بۆ جومعە کراوە سوێنێ نوێژی جەژن نەکرێت اینجا مامۆستاکانیش بە حەقیقەت دەبێت خۆیان هەڵوێستیان هەبێت ئەو سنەتەی بەڵکو کۆرۆناوە ئامادە بکە ئەو سنەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تازەکەینەوە جاران لە مزگەوتان نوێژمانە گەسە چینە دەرەوە قەدەغەش نابێت چونکە ئێمە نوێژ لە کاتەکانی تریشە لە دەرەوە لە کۆڵانەکانە لە دەرەوە نوێژە کراو حکوومەتی ژەی و ئێمە بەرپرس نین لەوە ڕاستە ئەوان بەرپرسن لەوەی کە مزگەوتەکان کە قفڵیان لێدراوە نەکرێنەوە بەس با خەڵک بە مامۆستایانی بەڕێز فەرموو تا کۆ ببنەوە بچین لە بەردەم شاخی گۆی ژە لەو سەحرا گەورەی دەکەی یاخود ڕێنمایی دەدەیتەوە یان پێت ئاساییە ئەگەر من سەر ناتوانم ڕای خۆم بڵێم بەڵام ئەگە بەڕێی من بێ پێم خۆشە بەڵام من داواکەم دەرەوە ئاسایی بێ وەکو مەلایەک وەکو مامۆستایەک وەکو سەرۆکی لیژنەی ئەوقاف وەکو پەرلەمانتارێک وەکو موسڵمانێک داوا لە مامۆستایانی بەڕێزەکەم کە هەر ئەم شەو کۆ ببنەوە 20 مامۆستا 30 مامۆستا 40 مامۆستا 100 مامۆستا لە شاری سلێمانیە لە هەولێرە هەموو بڕیار بن ئێوارە خەڵکەکەی خەڵک ئاگادارکەنەوە با هەر لە سەحرایەکە لە هەر شوێنێک سەبوون لە سلێمانی شوێنی دەشتایی زۆری لێ لەوێ نوێژەکەمان بکەین و تا هیچ نابێت پشتیوان بەخوای پەروەردگار چونکە بەڕاستی دوای ئەوەی کە 3 ڕۆژی جەژن تەواو بوو هەمتر دنیا ئەبێتەوە بە شامی شەریف هەنی کە ئەنەما لەم 3 ڕۆژە کۆرۆنا دێ کە لەم 3 ڕۆژە تەواو بوو کۆرۆنا ئەڕوا چۆن شتی وابێ کاک ئەم بڕیارانە بەڕاستی هیچی ینی بەرمەبنای زانستی نییە ئەوسە بەشە لە چاودێران ئەگەر مەترسی هەیە ڕۆژی جەژن و غێری جەژنیش قەدەغە ڕاگەیەنوێمە لە خزمەتانەی و جێبەجێشی ئەەکەین و جێبەجێشمان کردووە ئەگەر مەترسیش نییە ڕۆژی جەژن بۆ ئەم 3 ڕۆژە مەترسیە بە ڕۆژەکانی تر مەترسینە لە کاتێکە خەڵکە سەردان هەر ئەکا و بڕۆ بازاڕەکان جمانێ هۆڵەکان جمانێ شوێنە گشتەکان سۆپەرمارکێتەکان هەموو جمایان دێت بەڕاستی لەبەرەوە بە حەقەت ئەبوو هەست و نەستی موسڵمانانیان ڕاگرتە لەم کاتانە هیچ نەبێ یەکەم ڕۆژی جەژن هاتوچۆ قەدەغە نەبووایە بۆی نوێژ بکرا هیچ نەبێ ئەگەر هەر حەزیان نەکرد با دووەم ڕۆژ و سێم ڕۆژ و چوارەم ڕۆژی جەژن بووایە بەڵام لەگەڵ ئەوەیشا بە حەقیقەت خۆ دنیا وێران نەبوو ڕێگەکان هەموو نەگیراون مامۆستایانی بەرەزۆک و عەرزم کردن کۆ ببنەوە و خەڵک ئاگادارکەنەوە و برسن ئەگەر واژ نەکا لە شوێنێکی گشتیە پێکەوە هەموو چەند مزگەوتێک بڵێن پێکەوە نوێشکەن مزگەوتەکان ئەتوانن شوێنیان هەیە لە دەرەوە لە باخچەکانە لە دەرەوە ئەتوانن نوێژی خۆیان بکەن زۆر باش ئەگەر ئەوەش نەکرا ئەگەر ئەوەشیان هەر نەکرد ئەوە کاتە بەڕاستی لە ڕووی شەرعیەوە هیچ ئیشکالێکی تیانە کە موسڵمانان بڕوادارن لە ماڵەکانی خۆیانە نوێژ جێژن بکەن و بەمەرجیش نەگیراوە کە خوتبەی تیا بخوێنرێت ئاساییە هەر نوێژی جەژن بکەن و تاو ئەگەر بتوانن بە جەماعەت بیکەن هەر خانەوادەیەک بۆ خۆیان نیعمە شتێکی باشە ئەگەرنا بە فەرد و تاک و دروستە و هیچ ئیشکالێکی تیان نییە بەس مامۆستا لێرە پرسیارێک دێتە یاراوە
شخصی خۆم مەسەلەن لەبەرەوەی زیاتر خەڵک بەشداری نوێژی جەژن دەکا پیاوان زیاتر نوێژی جەژن شارەزان بەڵام ڕەنگە خانمێک لە ماڵەوە بەشداری نوێژی جەژنی نەکردو یاخود ئەوانیشی دەکەیان کردویانە مەسەلەن ڕێژیان کەم بێ لەلایە مەسەلەن تەکلیف چیایە پیاوان ئەگەر ئەوانەیان نوێژ دەزانن دەبێت خێزانەکانیشان فێرکەن بە جەماعەت بیکەن یاخۆی نێزانن مەسەن چۆن فێر بن ئەگەر باسێکی نوێژی جەژنمان بۆ بکەی وەکو ڕێنمایەک بۆی ئەمە دنیایان هێچ کەس بێتە دەرەوە لە ماڵەوە با خەڵکێکی زۆر ڕەنگە پێویستی بەم ڕێنمایە بێت لە ماڵەوە نوێژی جەژن بکات وەکو عەرزم کردن ئەگەر هەر نەبوو یام لە هەندێک شوێن لەوانێ بۆیان بکرێت لە مزگەوتەکانە لە دەرەوە باخچەیە شتێک هەبێ کۆ بنەوە نوێژەکان بکەن ئەوە شتێکی باش ئافرەتانیش بڕۆن شتێکی باش ئەمما ئێمە وەکو گریمانە ئەڵێن هەندێک جێگا ئەگەر بۆیان نەکرا ئەوە توان لە ماڵەکانی خۆیانە بیکەن ئەگەر لە ماڵی خۆیانە توانیان بە جەماعەت بیکەن و یەکێک بتوانێت خۆتبەیەکی 2 دقیقەیان بۆ بە ئەوە شتێکی باش ئەگەر ئەوەش نەکرا بەس تەنها نوێژەکە بوو ئەوە بە جەماعەت بیکەن ئەوە شتێکی باش ئەگەر بە جەماعەتیش هەر بۆیان نەکرا بە فەرد دەتوانن نوێژی جەژن بکەن لە ماڵەکانیانە ئیتر ژن و پیا و مناڵ لە مۆزوعە وەکو یەکە هەمووی فەرقی نییە چۆن نوێژی جەژن بکەین نوێژی جەژن 2 ڕکعاتە وەکو باقی نوێژەکانی تر وایە تەنها جیاوازیەکەی ئەوەیە کە نوێژی جەژن کە تۆڵی تەکبیری ئیحرامەکەی الله ئەکبەر پێش ئەوەی سوورەی ئەلفاتیحە بخوێنی تەنها ئەوەندەیە ئەم جیاوازیە هەیە پێش ئەوەی سوورەی ئەلفاتیحە بخوێنی تۆ 7 جار الله ئەکبەرەکەی لە ڕکعات یەکەمە الله ئەکبەر الله ئەکبەر الله أكبر الله أكبر الله أكبر إن جدوا الله أكبر كش ذكري سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر والله أكبر أتواني بخواني أتواني بيش تكبيرة كجر بخواني يعني كأوا طبعا تكبير إحرامك الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر أويك تكبير وانية سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر ودو تكبير إن جاء أما دوباره كيتو تحوت لركعاتي كما إن جاء دست كده بخواندني سورة الفاتحة وسورة كتير القرآن بيروس بوان ديك لبريتي قل هو الله بيام هر سورة كتير بلان طبعا سنة دوايا أقل لبري بي بو كسي لبري بي سنة دوايا سورة سبح اسم ربك الأعلى بخوان ري لقل وهند جار بيغا مثلا سورة قافي شي خوان دوا وسورة الغاشية هل أتاك حديث الغاشية أقل لبريام وأقر نهر هر آيات كتير قرآن هر سورة كتير قرآن بخوين هر سنتي بيغمري خواه صلى الله عليه وسلم أشبه ركوع أباوها وأشبه سجدوك باقي نوجكاني تر أو ركعاتي طاوكر ركعاتي دوامش إن جا دس بيكاتو سبحان الله والحمد لله والله أكبر الله أكبر وشان ذكر يا إخواني إجا تكبيري دوام إجا تكبيري سيمتها تكبيري بينش يعني لركعاتي هي كما حوت تكبير حوت الله أكبر لقل ذكر كان ولا ركعاتي دوما ذكر كان وبينش تكبير بينش الله أكبر إذا سورة الفاتحة سورة كتير للقرآن والركوع والسجود أباو سلام داته أجر أو نيجي جمعة نيجي عفوا هيني بوجوريه زۆر باش طبعا ئەگەر بە جەماعەت کراوە ئەو ئیمامی دەیکا بە دەنگی بەرز ئەگەر بە جەماعەت کرا طبعا ئەو کەسێک کە ئیمامەتەکە حتمما یامە بێ ئیمامەت نەکا یامە بێ ئەحکامەکان بزانێ واستە باسی ماڵێکی بچکۆلانە دەکەین مەسەن ماڵێکی بچکۆلان ئەتوانن خوتبەش نەدا بەس بە جەماعەت بیکەن ئەو کەسێک کە ئیمامەتەکەیان بۆکە ئەو طبعا بە دەنگی بەرز ئەی خوێنێت تەکبیرەکە وەکو عەرزم کردن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر رب دنجي برز خوانته أوانجي كم مكان أوانج أتوان أما كان وأتوان تنا تكبير كان يشكن أتوان تنا تكبير كان يشكن بالله الله أكبر الله أكبر الله أكبر حوت تكبير لركعاتي كما لركعات ومش بينش تكبير جاء سورة الفاتحة أو سورة كتر أول شيء أتوان أو هێوادارم بینەرانی بەڕێز سوود لە ڕێنمایەکانی مامۆستا وەرگرت بێ کە ئیشەڵا بەشکم فرسەت هەبێ وەکو مامۆستا ڕێنمایی کرد مامۆستایانی ئاینی بتوانن لە شوێنێک لە هەر شار و شارۆچکە یەک شوێنێکی چۆڵەوانی پارکێک ساحەیەگە بێ نوێژەکانی جەژن لە بەیانێکی زووکەوە هەواش فێن کە هێشتا وەکم ڕەنگە هیچ گەرم نابێ بەتابەت لەم کات و ساتی هەرێمی کوردستان گەرمیش بێ بۆ خۆیان ئاوی سار خۆن خۆڕۆ یەوم الفیترە ڕۆژی شادی و جەژنکردن بتوانن لە دەرەوە نوێژی جەژن و بە جەماعەت بیکەن و ئەگەریش ڕێک نەکەوت لە ماڵەکان بەم شێوەیە کە مامۆستا ڕێنماییکردن نوێژی جەژن هەروەکو تقباقی نوێژەکانی تور کاتە بەڵام لە دەستپێکی نوێژەکە کەوا حەوت
تەکبیر وەروە لەگەڵ زیکرەکان کە مامۆستا ڕێنمایی پێدان بە هەمان شێوەش لە کاتی دوێمیش دەبێت پێنج و لەگەڵ زیکرەکان پاشان سەلامە درێتەوە. زۆر باش مامۆستا کاتەکەی کێ لە ئێستادا تاکەی دروستە ئەو نوێژە بکرێ کاتی نوێژی جێژن دەست پێکا لەگەڵ ئەو کاتێک کە نوێژی چێشتنگا دەست پێکات واتە خۆر هەڵات کە خۆر هەڵهات بۆڵێ تقریبا بە چارەکێک دووەوە خۆر هەڵهات یعنی وەکو لە کتێبە فقهەکانە فەرمێ خۆر بە ئەندازەی دووڕم بەرز بێتەوە ئەوەی تر نوێژی جێژن کاتەکەی دەست پێکات تقریبا 5:30 ئێستا 5:30 تقریبا ئەوسا بەیانی جەژنە و لاوانەیە دەرفەتێکی وامان نەبێت ئەم بابەتە باسکەین لاوانەیە تۆزێک دوورکەینەوە لە تەوەری ڕئیسی بابەتەکەمانەویشەوەیە تا چەند گرنگە مسلمانان گرتنی یەکتر ئازا بکەن و ئاشتەوایی لە نێوان هەموو مسلماناندا جێبەجێ بێت ئینشاءالله. ئەی طبعاً ڕۆژی جەژن ڕۆژی خۆشی دەربڕینە ڕۆژی شادی دەربڕینە ینی ئێمە لە ئیسلامە تەنها دوو جەژنمان هەیە ئەویش هەردووکیان بە دوای دوو ڕوکنی گەورەی ئیسلاما دێت یەکیان کاتێکە حاجێ بە ڕێزەکانی ماڵی خۆی پەروەردگار خی گەورە بە قسمەتی هەموو لە ئایکی بکای ئینشاءالله کاتێکە لە عەرەفات ڕوکنی گەورەی حەج جێبەجێەکەن ئەوکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی الحەج عەرەفە کە ڕوکنی گەورەی حەج جێبەجێەکەن وتر دەرونیان مرتاحە بێت کە ئەو حەجیان جێبەجێکردو بۆ بەیانیەکەی پێوترێ یەوم النەحر ڕۆژی سەربڕینی هەدیەکان و سەربڕینی قوربانیەکان و ڕۆژی عەقەبەیە طبعاً ڕەمی عەقەبەی کوبرایە و هەروەها و تەوافی ئیفاضەیە بە مەسجد الحەرام و بەیتی مبارەک جەژن ئەگێڕن و مسلمانانیش هەموو جەژن ئەگێڕن یعنی طبعاً ئەمە ینی زمرەیەک و مەجموعەیەکی کەم لە مسلمانان ئەم عیبادەتیان کردو بەڵام هەموو مسلمانانی تر لە جیانە جەژن ئەگێڕن وانییە تەنها حجاج جەژن ناگێڕن کە حەجیان کردووە ئەمانیش لە خۆشی ئەوەوە کە ئەوان حەجیان کردو جەژنەکەن بەڵام ڕۆژوو جیاوازە ڕۆژوو هەموو مسلمانان کاتێککە بەشدار بوون لەوەی کە ڕۆژوویان گرتو یەک مانگ عەبداتیان بۆ ڕەب العالەمین جێبەجێ کردووە اینجا جەژنەکەن یعنی مەبەستم ئەوەیە کە ئەم دوو ڕوکنە گەورەی ئیسلام بە دوای دوو جەژن دێت کە ئێمە هەر ئەو دوو جەژنمان هەیە لە ئیسلامە ڕۆژی خۆشی دەربڕینەوە کە وتم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەو ڕۆژە خۆشی دەرئەبڕی جلی جوانی لەبەر ئەکرد بۆنی خۆشی لە خۆی ئەدا اینجا لەو ڕۆژە هەر بۆی کە ڕۆژی دەربڕینی خۆشی بێ حرامە خەڵک بە ڕۆژوو بێت سیر کە بزانە ینی ئێستا ئێمە حرامە بە ڕۆژوو نەبین ئێستا بەس بینی حرامە بە ڕۆژوو بین لەگەڵ دوو سبەی لەگەڵ سێ سبەی لەگەڵ چوار ڕۆژ لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە و یەک ڕۆژ لە جەژنی قوربانە حرامە کە مسلمانان بە ڕۆژوو بن جا قەسم ئەوەیە بۆ حرامە لەبەرەوە کو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەیام الئەکلی وەشورب ڕۆژانە فەرمی ڕۆژی ئەوەی کە خەڵک خواردن بخوا خواردنی و شەربەت بخوا خواردنی خۆش بخوا ئاوی خۆش بخواتەوە خواردنی خۆش بخوا گۆشت بخوا ئەوەی کە دەسەڵاتی هەیە و هەر بۆی ئیسلام خەڵکی هانداوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەم لە قورئانیش ئاماژەی پێکراوە لە هەم سنەی ڕسوول الله صلی الله علیه و سلم ئاماژەی پێکراوە زەکاتی فیتر زەکاتی فیتر سەرفیترە کە بە خواردن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دراوە بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی اغنوهم عن السؤال في هذا اليوم فەرمووی ئەوانەی کە فەقیر و هەژار و نەدارن مەیڵن ئەو ڕۆژە فەقیریان پێوە دیار بێت اغنوهم عن السؤال في هذا اليوم وان لێ بکەن مستەغنی بن بێنیاز بن لەوەی کە دەست لە خەڵپان کەنەوە خۆتان شتیان بۆ ببن بۆی ئەوانیش خۆشیان بێ بۆی ئەوانیش خواردنی خۆش بخۆن کەواتە وەیەکێک لەو بابەتە مۆزوعی گردن ئازایی و سەردانکردنی یەک و ئەوەی کە کێشەیەک وەزعێک شتێک دروست بوو بێ مسلمانان و بڕواداران گردنی یەکتری تیا ئازا دەکەن و خۆشی و شادی و فەرحی تیا دەرئەبڕن. زۆر باش مامۆستا لێرە پرسیارێکی شەیە ڕەنگە ئێمە نەتوانین ئەم پرسیارە نەکەین هەرچەند ڕەنگە من ڕێی خۆم لەگەڵ ئەوەیان نەبێ ڕاستە ئێستاکە توانین بڵێن مەترسی کۆرۆنا ڤایرۆس زۆر کەم بۆتەوە بە ڕێژەیەکە توانین بڵێن هەر ڕەنگە نەژما بێ بەڵام دیسانیشەوە لەبەرەوەی لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن هەیە کەواتە هەیە
ڕێنمایی بەڕێستان بۆ مسلمانانی ڕەنگە نوێژی جەماعەتی نوێژیژن کاتێکی زۆر کەم بێت و خرەباڵخەکەش ئەگەر بێت زۆر ئەوە نەبێت بەڵام سێ ڕۆژەکەی تر بەردەوام هاتوو چۆکردن و تەوقع ماچماچێنەیە لە بەرەوەی کللتورەکە وایە و گردن ئازاییکردن و ڕەنگە تا دوو هاوڕێ دوو خزم تۆخەیەکی گەرمگوور لەگەڵ یەک نەکەن دڵیان ئەگەر لەگەڵ یەک دڵیان ئادز بوو بێ تا چەند ڕێنمایی بەڕێستان بۆ مسلمانان بۆی دوایی نەڵێن مسلمانەکان پابەند نەبوون و مسلمانەکان ڤایرۆسەکەیان بڵاو کردەوە و شەڕی کۆرۆناش بە مسلمانان بکەن بە هەمیشەکە مسلمانانیش بێگومان بەیانیش هەر بە نوێشکردنەوە بێت دەست بشۆن ئەمە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان مامۆستا ڕێنمایی بۆ لە هەمبەر خۆی لە ڕاستیدا مادام بابەتەکە هەر لانە پەیوەندیدارەکان هەر ئەڵێن مەترسیەکە ماوە و احتیاطی شتێکی باشە حەذرکردن شتێکی باشە بۆیە لەگەڵ ئەوە ڕاستی پێم خۆشە مسلمانان ئاگادار کەمەوە کە ئەتوانن مسلمانان و غیری مسلمانانیش و غیری ئەوانێژی کە ملتەزیمن بە ئیسلامەوە بەڵام بەتایبەت ئەوانەی کە جەژنەکە بە جەژنی خۆیان ئەزان و ئەهلی ڕۆژ و ئەهلی سیام و قیام بوون ئەتوانن کە بە حقیقەت هەوڵ بن کە ئەم جەژنەوەکو جەژنەکانی تر با نەبێت قەیچێکە با تەوقەی تیان نەبێ با باوەشکردن بە یەک و معانەقەی تیان نەبێ با چکلێت بەخشین و هەندێشتی تیان نەبێ ینی ئێمە ئەتوانین بەڕاستی هەوڵ بین کە پابەندی ڕێنمایەکانیش ببیت بە حقیقەت حتا ئەوانەی کە نوێژی جەژن ئەکەن ئەتوان لە یەکیشەوە دوور بن ئەتوان وەکو عەرزمان ماچماچێن و شتیش نەکەن و عیبادەتەکەی خۆشیان جێبەجێ بکەن هەنی عەلە العوموم ئەگەر تێکەڵاوی و قەڵەباڵغیش نەکرێ بەڕاستی شتێکی زۆر باشە بەڵام بابەتەکە ئێمە گلەکە ئێمە لەوایە کە ئێمە ئەڵێن ئایا بۆچی لانی تەنها ئەو سێ ڕۆژە بابەتەکە ئێمە ئەڵێن ئەگەر مەترسیەکە فعلەن هەیە و ینی مەترسیەکە هەیە وجودی هەیە با ڕۆژەکانی تریش بێت بەڕاستی خەڵ توش نەبێت چونکە دوجار خەڵگەر توش ئەبێتەوە خۆم ڤایرۆسە ینی شتێکی زۆر عەجائیباتە کۆتایی پێهاتۆنە کۆتاییشی پێ ینی معلومات لەسەری و زانینی حتا ئەطیبا وا ئەڵێن جارێ ئێمە معلوماتی تاوامان نیە لەسەر ئەم ڤایرۆسە شتێکی تازەیە بەڕاستی لەوانەیە لە گەرما هەڵداتەوە لە سەرما هەڵداتەوە بە نەوعێکی تر خۆی بنوێنێتەوە بە نەوعێکی تر خۆی نمایش کاتەوە نازانین چۆنە لەبەر بەڕاستی لە هەموو کاتێکە مادەم لایەنە پەیوەندیدارەکانیش ئەڵێن مەترسیەکە ماوە حەذەر بکرێت باشترە زۆر باش دۆسپاس بۆ مامۆستا هەورامان گەچنی سەرۆکی لیژنەی و قاف و کاروباریانی لە پەرلەمانی کوردستان سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو سپاس بەڕێگە خۆشەویست هیوام خۆشی و فەڕەح و شادیتانە زۆر سپاس وەڵام بینەرانی عزیز دەچینە لای دروستکردنی شیرینی و خواردن زانین ئەمڕۆ خاتون زان لەسەردین چ جۆرە خواردنێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. تەنها و هەمیشە بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لەم ئێوارەی شاتم و خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردنی میارەمان ئامادەکردنی جۆرێکە لە زەڵاتە هیچ زەڵاتەی جەرجیرە لە خۆشەویستان جەرجیر سوودگەلێکی هەیە کە پێم خۆش بوو منیش بۆتان ئامادەکەم یەکێک لە سوودەکانی جەرجیر ئەوەیە کە چەورێکی باش ئەسووتێنێ ئەگەر بێتو لە تاوی ژەمەکانە بخورێ ڕێژێکی باش لە کالیسۆمیتایە کەمەش سەوزەیەکی باشە بۆ ئێسکەکان لە بروی ڕێژێکی زۆر لە کالیسۆمیتایە یەکێکە لەو سەوزانەی کە زۆر بەسوودە ڕێگری دەکات لە هەڵوەرینی قژ لەگەڵ دروستبوونی کڕێش لەسەردا زائیدەن زۆر بەسوودە بۆ دایکی دووگیان و کۆرپەکەی جەرجیر یەکێکە لەو سەوزانەی کە ڕێژەیەکی زۆر کەم کالۆریتیایە واتە ڕێژەیەکی زۆر کەم لە کالۆری لە ناو سەوزەی جەرجیردا هەیە کە ئەمەش زۆر باشە بۆ ئەو کەسانی کە ڕجومەکەن بۆ دابەزاندنی کێشیان ئەگەر بێت و بتوانن لەگەڵ هەموو ژەمەکاندا سەڵاتەی جەرجیر بخۆن بەڵێ خۆشەویستان پێم خۆش بوو پێش ئامادەکردنی خوانەکەم زانێران لەسەر جەرجیر بە ئێوەی خۆشەویستان بدەم پێویستەکانی زەڵاتی ئەمڕۆمان جەرجیر پێکاتی سەرەکیە
ترشی سماق ترشی خۆمانی عسڵ نەک سوورەکە بڵێن کە ڕەنگێکی کاڵا و زۆر باشە ترش زۆر باشە زۆر ئیسفادی هەیە زۆر سوودی هەیە لەگەڵ زەیتی زەیتون ڕووبەهەنارم هەیە لەگەڵ تەماتە خۆشەویستان زەڵاتە زۆر بەسوودە زۆر ینی سوودێکی زۆری هەیە تۆ ئەتوانی گەدەت بە زەڵاتە بڕکەی کە شوێنێکی کەم ئەمێنێتەوە بۆ خواردنی گۆشت و فاسۆلیا و برنجەکە کە ئەوانە بەدەرنین لە زیانی تەندروستی هەر چەند جەستەش پێویستیانە بەڵام لەبەر ئێمە ڕۆژگارێکی زۆر چینوین برسین جەستە تا ڕادەیە گوشک ئەبێتەوە باشترە پێشخوانی سەرەکی با زەڵاتەیەک دەست پێ بکەین چونکە زەڵاتە ئیسپادی ئەوەیە هەمە چەشنانی هەمە ڕەنگە هەموو سەوزەکانی تایە ینی تۆ بەخواستی خۆت حەزت لە هەر شتێکە ئەتوانیت تێکەڵیکەی لە خۆشەویستانی من لە جەرجیرەکەەوە دەست پێ ئەەکەم چەند چڵێکم ئەوێ لە جەرجیر سوپاس بەخوای گەورە کە ئەو خاک و هەوای کوردستان بە شێوازێکە کە ینی ئەتوانی هەموو جۆرە سەوزەباتێک بکە ینی ئێستا تۆ ئەتوانی جەرجیرە کەرەوزە ینی هەر جۆرە سەوزەیەک هەیە ئەگەر شوێنشت نییە لە ماڵەوە بڵێن ئەرزێکی زۆرت نییە کە سەوزەکان دروست بکەی ئەتوانی هەر لە ناوی بڵێن سەتڵ ینی بە شێوازی لە شێوازەکان بیگونجێنی لەبێ بەردەوام سەوزە هەبێ من تەنها لە بەرچاوی ئێوە ڕێژەیەکی کەمم ئەوێ هەندێکی حەزی لە خواردنی جەرجیر نییە ئەڵێ بۆ نازانم خاوێکە یاوچی ئەوانە لە بەرنامەکانی کەیشە ئەمە ئەو تۆزێک لە بەرەو جەرجیرەکە من زەیتی زەیتونیشم هەیە ئەفو ترشم هەیە و ڕووبەهەناریشم هەیە زووتر ئەتوێتەوە باشترە تۆزێک بە پارچەی گەورە بیبڕێ زەیتونیشم هەیە چەندانەیەک لە زەیتونم هەیە تۆ ئەتوانی هەر بە ساغی بیکەیتە ناوی بەس من پێم خۆشە ئاوا بێ تۆ ئەتوانی ئەو زەیتونەکەم بێ ناوکە ئەتوانی تۆ زەیتون ینی ئەگەر ناوکیشی هەبێیان هەر ڕەنگێکیش بێ کێشەی نییە شتێکی کە بڵم خۆشەویستان ئەتوانی پیازیشی ینی بۆ تاڵی باریک باریک ببڕی پیازیشی بۆ زیادکەی بەڵام لەبەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە و نوێژی تەراویح و ئەوانە هەیە باش نییە پیاز بخورێ هەم بۆ خۆت ئیزعاجکاریەکە هەم دەوروبەریشت بێزار ئەبن لە بۆنەکەی ئەگیناتەوە کاتی کە ژەمانی ئاساییکە ئەتوانیت پیازێکیش بەڵام پیازی شیرین ئەتوانین پیازێکیشی بۆ زیادکەی لەبەرەوەی سوودەکانی پیازیش نەبڕاوەیە خۆشەویستان ئێستم بەو شێوازە کەمێک زەیتی زەیتون لەبەرەوەی زۆر زۆر گرنگە لە زۆربەی زەڵاتەکانمانە زەیتی زەیتون هەبێ لەبەرەوەی زۆر زۆر باشە بۆ ڕیخۆڵە هەندێک ڕووبەهەنار کەمێک خوێ هەندێک ترشی سماق
کە زۆر باشە. ئێستا من کەوچکێ بگەنم تەواوی پێکاتەکەم تێکەڵەکەین کە شتێکی زۆر کەم و سادە بەس تەنها حەزم کرد بیری ئێوە و خۆشمی بهێنمەوە. جوان تام و بۆنی یەک بگرن. تۆ ئەتوانی حەز لە هەر سەوزەیەکی کە هەیە بۆی زیاد بکەیت. هەر سەوزەیەکی کەت پێ باشە ئەتوانی بۆی زیاد بکەیت. وڵا خۆشەویستان بەم شێوازە زەڵاتەکەمان کۆتایی هات. هەندێک پێکاتەی سادە و ئینشاڵڵا لە هەموو ماڵێکشا لەسەر پشتیوان بەخوای گەورە، بەڵام سوودگەلێکی زۆر ئیسفادەیەکی زۆری لێ سوودێکی زۆری لێ ئەبینرێ. خۆشحاڵم قەیش لەگەڵتان بووم. ماڵتان ئاوادان بێ، هەموو خێزانێک پڕ بێ لە بەختەوەری و خۆشبەختی. ڕۆژە خۆشەویستین قبول بفەرمونون. تاڵقەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ، سفرەتان هەر ڕازاوە و ماڵتان ئاوادان. لە پەیامەوە هەر جارێک چیرۆکێک بۆیەوە دەگێڕینەوە. ئەم جارە چیرۆکێکی ترمان بۆ ئامادەکردوون، بینەری چیرۆکی پەیام دەبین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەران و بیسەرانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم لە حەڵقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هیوادارم چیرۆکی ئەم جارەشمان بەدڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ. خۆشەویستانم، چیرۆکی ئەم جارەمان لەوانەیە خەوێکی بەسوود بێت. لە یەکێک لە زانکۆکانی کۆلۆمبیا، لە یەکێک لەوانەکان لەوانەی بیرکاری، یەکێک لە قوتابیەکان لە پڕخۆی دەکا بە قاعی وانەوتنەوە. کاتێک دەچێتە ژوورەوە دیارە پۆلەکە زۆر قەڵەباڵغە، قاعەکە زۆر قەڵەباڵغە، دەچێت لە پشتەوە دادەنیشێ و لەوێ لەبەرەوەی زۆر ڕقی لەوانەی بیرکاریە خەودای دەگرێت و خەو دەیباتەوە. کاتێک دوای تەوابوونی وانەکە خەبەری دەبێتەوە، سیر دەکات دوو پرسیار، دوو شیکار لەسەر سەبوڕەکە بەجێهێشتراوە و مامۆسا دکتۆر قاعەکەی بەجێهێشتووە. ئەوە هەز دەکا ئەم پرسیارانە وەکو واجبی ماڵەوەیە کە مامۆسا داوێتی بە خوێندکاران. لەبەرەوە پرسیارەکان بە خێرایی لەسەر وەرقەیەک دەنووسێت و بەرەو ماڵ دەڕواتەوە. دوای گەیشتنی بە ماڵەوە ناو کتێبخانەکەی هەرچی مەصدەر هەیە دەیهێنێت بۆ بەیانی، بۆ ماوەی 4 ڕۆژ سەردانی کتێبخانەی زانکۆ دەکات بۆ ئەوەی
وەڵامی ئەم پرسیارانەی دەستکەوێت. بەڵام دوای 4 ڕۆژ هەوڵ و تێکۆشان تەنها یەک پرسیار دەتوانێت شیکار بکات. دوای شیکارکردنی پرسیارەکە لەسەر 7 پەڕەی کاغەز وەڵامەکان بۆ دکتۆر دەباتەوە. کاتێک وەڵامەکان دەبا بۆ دکتۆر پێی دەڵێ دکتۆر گیان ئەوە وەڵامی پرسیارەکانە، بەڵام لە دوو پرسیارەکە تەنها یەک پرسیارم زانی وەڵامی بدەمەوە. بەڕاستی دکتۆر پرسیارەکان زۆر گران بوون. بەڕاستی داوا لێ دەکەم جاری تر پرسیاری ئاسانترمان بۆ بێنی وازبی ئاسانترمان بدەیە. بەڵام دکتۆر سەری دەسوڕمێ دەڵێ کوڵم پرسیاری چی؟ شیکاری چی؟ بەڵام خوێندکارەکە دەڵێ ئەو ڕۆژە فلان ڕۆژ 6-7 ڕۆژ پێش ئێستا ئەو دوو پرسیارەی لەسەر سەبوورە نووسی بوو، داوا نەکرد کە ئێمە وەڵامیان بدەینەوە، نەتکردە واجبی ماڵەوە. دکتۆر کە کاتێک تەمەشای وەرەقەکان دەکات و تەمەشای شیکاری خوێندکارەکە دەکات، تەمەشا دەکات ڕاستە پرسیارێکیانی وەڵام داوەتەوە، شیکارێکی زۆر زانستیانەی بۆ کردووە. بەڵام دکتۆر لێ دەپرسێ دەڵێ کوڕمە تۆ چۆن وەڵامت داوە؟ ئەی دکتۆر لەو تۆ واجبە نەدابوونێ؟ بەڵام دکتۆر بەسەر سوورمانەوە وەڵامی داتەوە دەڵێ کوڕم ئەی من پێم نەگوتن ئەم دوو پرسیارە پرسیاری شازن، هەتا ئێستا زانست نەیتوانیوە وەڵامی ئەم پرسیارانە بداتەوە. ئەمانە وەکو دوو پرسیاری نەبوونی حەل بۆیان، نەبوونی شیکار بۆیان وەکو نمونە بۆ ئێوەم هێناوە کە من پێم گوتن ئەمە شیکاریان نییە، هەتا ئێستا زانست دەستە و دامێنە بەرامبەر ئەم پرسیارانە. بەڵام دکتۆر من دانەیەکیانم شیکار کردووە. دکتۆر تەکە سەیری دەکا ڕاست دەکا شیکارێکی زانستیانەی بۆ کردووە. لێرەوە تێدەگەین خۆشەویستانم، ئەگەر ئەم خوێندکارش وەک خوێندکارەکانی تر خەبەری بووە خەوی لێ نەکەوت بووە، ئەمە لە مێشکیدا دەچەسبی کە ئەمانە حەلی نییە، ئەمانە بە هیچ شێوەیەک شیکار ناکرێن. لەبەرەوە ئەم گوێی لەم پرسیارە نەبوو، گوێی لە قسەکانی دکتۆر نەبوو، بە دوای وەڵام داگەڕا، بە دوای شیکار داگەڕا. لەبەرەوە دۆزیشیەوە دوای 6 ڕۆژ پرسیارەکەی بزۆر بە جوانی شیکارێکی جوانی بۆ کردبوو. لەبەرەوە هەتا ئێستاش لەم زانکۆیە لە کۆلۆمبیا ئەم پرسیارانە لەسەر ئەو 7 وەرەقی کە نووسراون لە جامێک گیراوە و لێ نووسراوە ئەم پرسیارانەی کە قوتابی و خوێندکار و خەڵکی پسپۆر نەیتوانی بە بەخەبەری ئەمە شیکاریان بک، بەڵام خوێندکارێک بە خەوتوی شیکاری پرسیارەکانی کرد. کەواتە خۆشەویستانم، زۆر لە ئێمە کوشتەی ئەم وەڵامانەین، کوشتەی ئەم پرسیارانەیە کە ئەمانە حەلی نییە. ئێمەش بێ ئەوەی هەوڵ بدەین، بێ ئەوەی توێکۆشان بکەین، بێ ئەوەی شەونخۆنی بکەین، بۆ ئەوەی بە زۆر ماندوو بینین بە دوای وەڵام دابگەڕین، وازی لێدێنین و پرسیارەکان بە نەزاندراوی دەمێننەوە. کەواتە با ئێمە هەمیشە ئەگەرەکانمان فراوان بکەین، ئێمە هەمیشە بە دوای وەڵامەکان دابگەڕین، ئێمە هەمیشە خواتوانایەکی وای پێداوین کە دەتوانین ئەو نەزاندراوانە حەل بکەین. کەواتە با هیچ کاتێک جیرۆدەی ئەوە نەبین کە ئەمانە حەلیان نییە، ئەمانە شیکار ناکرێن، ئەمانە بێوەڵامن، ئەمانە کەس نایانزانێ، بەڵکو ئەوانەی کە ئێستا ئەو داهێنانانەی مرۆڤایەتی ئیسراحەتی لەبەر کردووە، ئەو داهێنانەی مرۆڤایەتی لەبەر سوودەکانی حەساوەتەوە، هەر کاتێک بۆ نەزاندرا بووە، کاتێک بۆ کەس نەیزانیوە ئەمانە، ئەمە کارەبا، ئەمە یاساکانی گەردوون، ئەمە مرۆڤزانی، ئەمە یاساکانی دەروونزانی، ئەمە یاساکانی بیرکاری، ئەمە سەرجەم یاساکانی تر کە کاتی خۆی مرۆڤ نەیزانیوە پەی پێ نەبردووە، بەڵام تەمەشا دەکەین دواتر حەلی بۆ دانا و شیکاری کردووە و گەیشتونە ئەنجامێکی زانستیانە. هیوادارم بە دوای وەڵامە نەزاندراوەکان دابگەڕێن بۆ ئەوەی داهێنانەکان لەسەر گۆی زەویدا بەردەوام بێ و مرۆڤایەتی سوودیان لێ بێنێت. تاڵقەیەکی تری بەرنامەی پەیام و چیرۆک بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە تام کاتە بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. وڵای زان بەم شێوەیە لە کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان و گەشتینە کۆتا ساتی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆی لە وەتوانین بڵین کۆتا بەرنامەش لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان
سپاس تا ئەم کاتە بینەرمان بوون بەخواتان ئەسپێرین هەرشاد و کامەران. ڕازدان دووبارەی دەکەینەوە کە بەیانی کاژمی هەشتنی بەرنامەکەمان زۆر تایبەت دەبێت بە ڕۆژانی جەژن. ئینشاءڵڵا بینەرمان من کە کۆمەڵێک دیاری و کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن ئینشاءڵڵا جێگەی سوود و ڕزامەندی ئێوەی ئازیزە بێت تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.